سڵاو ئەزیزانم، من سرود خورشید لە کەناڵی ئاچۆی زانکۆوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستین. بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. خۆشەویستان، ئێمە بەردەوامین لە درێژەی ڤیدیۆکانمان بۆ باسکردنی زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک تاوەکو بزانین کەمترین کۆنمرەکان بە زانکۆڵاین پارالێل ئێواران لە پەیمانگاکان و کۆلێژەکانی ئەم زانکۆیە چەندن. ئێمە لەم ڤیدیۆیەدا بە تایبەت باسی پەیمانگەی تەکنیکی شێخان بۆ ئێوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین کەمترین کۆنمرەکانی لە ساڵی خوێندنی 2022-2023 چەند بووە بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران پارێزگا و گشتی تاوەکو لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بتوانین سوودی لێ ببینین. هەروەها ئەو بەشانەی کە لەو پەیمانگایە هەن بیانزانین ئەگەر ویستمان یاخۆت لێمان نزیک بوو پێمان خۆش بوو ئەو بەشانە هەڵبژێرین تاوەکو زانیاری تەواومان لەسەریا هەبێ. ئەوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی تەواوی زانیاری لەبارەی پەیمانگەی تەکنیکی شێخان تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن بۆ ئەوی زانیاریەکان وەربگرن. پەیمانگەی تەکنیکی شێخان لە سێ بەش پێک دێن کە یەکەم بەشیان بریتیە لە کارجێڕی کار. لقەکانی زانستی وێژەی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 57.8 و گشتێکی بە هەمان کۆنمرە، پارالێلی پارێزگا 57.405 و گشتێکی 59.34، ئێوارانی پارێزگا 55.351 و گشتێکی 58.201. بەشی ژمێریاری لە پەیمانگەی تەکنیکی شێخان تەنها لەقی زانستی وەرەگرێت 57.6 کەمترین کۆنمرەی وەرگیراوی زانکۆڵاینی پارێزگایە و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی، پارالێلی پارێزگا 54 و گشتێکی 57.454، ئێوارانی پارێزگا 52.543 و گشتێکی 54.95. تەکنەلۆژیای زانیاری واتە ئایتی کۆتا بەشمانە لە پەیمانگەی تەکنیکی شێخان کە لەقی زانستی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 57.284 بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی، پارالێلی پارێزگا 56.414 و گشتێکی 58.248، ئێوارانی پارێزگا 53.918 و گشتێکی 55.203. خۆشەویستانم، ئەوەی کە باسمان کرد لەم ڤیدیۆیەدا و لەم خشتەیەدا کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بوون لە پەیمانگەی تەکنیکی شێخان. یەک دوو خاڵی ورد کە حەزەکەم قسەیان لەسەر بکەم ڕەنگە زۆر جار بێتە جێگەی پرسیار. یەکەمیان ئەوەیە گشتی و پارێزگای زانکۆڵاین بۆ یەک شتە. خۆشەویستان، ئەوە بابەتەکە بریتیە لەوەی پەیمانگا 100% بۆ پارێزگایە، واتە زانکۆڵاینی پەیمانگا کەسێک لە هەولێر و لە سلێمانیەوە ناتوانێت بۆ دهۆک پێشکەش بکات، تەنها بە پارالێل و ئێواران ناتوانێت. و خاڵی دووەم کە ئەمەوێ باسی بکەم ئەبینین لە هەندێک لە ئەو کۆنمرانی کە هاتوونەتەوە کەمترن لە 55. بۆچی کەمترن لە 55؟ لە کاتێکا ڕێنماییەکان ئەڵێت نابێ کۆنمرەی قوتابی لە 55 کەمتر بێ بۆ پێشکەشکردن بۆ پارالێل و ئێواران. ئەزیزان، ئەو قوتابی خوێندکارانی کۆنمرەیان لە سەروی 55 یاخود 55 لە پاش حیسابکردنی کردیت ئەگەر کۆنمرەیان لە 55دا ببەزێ کێشەیەک دروست نابێت، بەڵام پێش حسابکردنی کردیت نابێت لە 55 کەمتریان هەبێت. بە هیوای ئەوەی داتا و زانیاریەکانمان سوودی بۆ ئەوی خۆشەویستە بێ و بتوانین لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین سوودی لێ ببینن. ئێوەش بۆ ماندووبوونمان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.